هاوڕێ و هاوپیشەکانم لە ئیشراف، مامۆستایانی خۆشەویست، بەڕێوەبەرە بەڕێزەکان، برای عەزیزم کاکە بەرزان، هەموو لایەکتان بەخێر بێن سەر و سەرچاو. من ناوم سوهان بەکر عەبدوڵڵایە، بەڕێوەبەری ئامادەی شەیدانی کیمیابارانم. ئەمڕۆ هەستێکی خۆشم هەیە. دوو خوێندکارمان خەڵاتیان وەرگرتووە، یەکێکیان دووەم بۆ لەسەر ئاستی هەرێم، یەکێکیشیان بە ناوی پەیمان حەمە ئەمین نەجیب 12 وێژەیی و ڕۆزیا بەهادین یەکەم بۆ لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە و پارێزگا. هەستێکی خۆشم هەیە و پیرۆزبایی لیان لە یەکەم و لە مامۆستاکانمان، ئەستافی کارگێڕی و خوێندکاران و دایبابان و خەڵکی ئەم شارە لەسەر جەم خوێندکارە سەرکەوتوەکان کە ئەمڕۆ خەڵاتکران و ئێمە پلانمان وایە ئینشاءڵڵا بۆ ساڵانی داهاتووش مێدەوارین بتوانین هەر ئاوا سەرکەوتوو بین. من پەیمان حەمە ئەمین، دووەم لەسەر ئاستی هەرێم لە لقی وێژەیی لە قوتابخانەی ئامادەی شەیدانی کیمیابارانی چان لە پارێزگای هەڵەبجە. دوانیمە پلەی دووەم لە سەر ئاستی هەرێم بەدەست بێنم و هەستێکی زۆر خۆشم هەیە کە ئەمڕۆژ لێرە لە شارەکەی خۆمانە خەڵات ئەکرین کە ئەمی کە ئێمە بەدەستمانە هێناوە تەنها دەستکەوتێک نییە بۆ قوتابخانەکەمان، بەڵکو بۆ شارەکەی خۆشمان ئەمە دەستکەوتێکی گەورەیە. پێمان خۆشە، هەستێکی خۆشە کە دەستکەوتێکی باشمان بۆ شارەکەی خۆمان بەدەستێنا، شارەکەی ئێمەش لە ڕیزی شارەکانی ترا ناوی خوێنرایەوە. بەدڵنیاییەوە ئەم خەڵاتی کە بێ ئێمە ئەدرێ ئەمە سەرکەوتنمانە لە پۆلی 12ە، ئێمە ڕێگەی تر لە ژیانمانە لە بەردەممانایە، چ لە زانکۆ لە دوای زانکۆ هەر کەسێ لەو بەشی کە خۆی تەواویەکە ئەم ناوە هەر لەگەڵ ئێمە ئەڕوا بەردەوام ئەبێ دەستکەوتی باشتر بۆ شارەکەمان بەدەست بێنی. من ناوم هێشتۆ محەممەد عومەر عەبدوڵڵا، خوێندکار لە پۆلی 12 زانستی. توانیمە پلەی سێم لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە بەدەست بێنم. سوپاس بۆ خواگەر بە کۆنبرێنەوە 28. هەستێکی زۆر خۆش بوو چونکە ئەومان و بوونێکە بینیم کاتی دەوام بەرەنجامیە بووە. بە کۆنبرێنەوە 28 کە 686 ئەکات و زۆرمان و بووم و ئامۆژگاریم بۆ خوێندکاران ئەوەیە کە زۆر خۆیانمان و بکەن کاتەکانیان دابشکەن. زیاتر کاتی دەوام خۆممان و کردووە چونکە هەتا کاتی دەواممان و تربی کاتی ئیزن ئاسانترە بێ بۆ قوتابی. باڵە بە دڵنیاییەوە مانوبوون لێرەوە دەست پێ کات چونکە تۆ لێرەوە ئەوەی کە پۆلی 12 کردوتە تەناو بۆ بزانی ئەبێ بەچی و بە دڵنیاییەوە مانوێتی زیاتر لێرەوە دەست پێکان چونکە تۆی تر داهاتووی خۆ بنیادەنەی.